بەیانیتان باش سڵاوتان لێبێ دیارە من ئەمەوێ باسیەوەکەم دوێنێ راپۆرتێکی ڕۆژنامەوانیم ئامادە کرد سەبارەت بەوەی کەوا کەرکووک تا چەند هاوسۆزە لەگەڵ ڕۆژاوای کوردستان ینی لە نێو بازارێکی کەرکووکا بە نمونە راپۆرتەکەم ئامادە کرد کاسبکارانی بازارەکەم دوان ینی باسییان لەو کرد کە ماتیەکی زۆر لە بازارڕ هەیە خەڵک هاوڵاتیە قسەی بۆ کردم وتی ئەمە هەمومان تازێبارین بۆ دۆخێکەوە لە ڕۆژاوای کوردستان ئێمە جگەلەوەی کەوا کەمپین ڕاگەنرا و جگەلەوەی کەوا چەند گەنجێکی کەرکووک بە نزیکەی 200 گەنج تاکو ئێستا ڕۆشن بۆ ڕۆژاوای کوردستان ینی با بڵێن نزیکێکی زۆر لە نێوان کەرکووک و ڕۆژاوای کوردستانە بە باسی سنووری جوگرافی ناکەم باسی واکەم کە ئەو دۆخەی کە بەسەر ڕۆژاوای کوردستان هاتۆ پێشتریش بەسەر کەرکووک هاتۆ بۆیە لە دەرونی ڕۆژاوای کوردستان لە دەرونی خەڵکی کورد لەو ناوچەیە ئێستا کەرکووچیەکان زۆر بەڕوونی تێگەن و ئەگەر باسی کەشوهەوا بکەم ینی ماوەی چەند ڕۆژێکە پێشبینەکانی کەشەوە باس لەواکەنکەوە شەپۆلێکی بەفربارین کەرکووکە گرێتەوە و ئەم بەیانە ئەم بەرە بەیانە لە ساعات 5 بە پێی پێشبینەکان دەبوو بەفربارێ بەڵام ئەمەوە دەرنەچوو ینی ئێوازانن بەفربارین بۆ کەرکووک زۆرێک لە زۆرەکان و ڕووداوێکی مێژووی لاتەوە چونکە چەند ساڵ جارێک بەفر نێو سنتەری کەرکووکە گرێتەوە من ئەوەی کە خۆم بەبیرم دێ لە ساڵی 2023 و تاکو ئێستا تەنها دوو جار نێو سنتەری کەرکووک بەفرباریوە ئەم ساڵ هاوڵاتیان ینی چاوەڕوان بوون کە بەفربارین جارێکی دیکە دووبارە بێتەوە لە نێو کەرکووک با بڵێن شەقامەکانی کەرکووک سپی پێش خۆش بێت بە بەفر بەڵام ڕووی نەدا ئێستا من لە دەوروبەری کەرکووک لەگەڵ چەند کەسێک قسەم کرد ینی باسییان لەو کرد بەڵێ لە ناحەیە شوان قەرەهەنجیر و چەند ناوچەیەکی دەوروبەری کەرکووکەوە ئەو ناوچانی بەتایبەت لە هەرێمی کوردستان و نزیکن بەڵێ بەفرباریوە زەوی سپی بووە بەڵام بەپێی پێشبینیەکان کە دەبوو بەفربارە نێو کەرکووک ئەمە ڕووی نەداوە هەرچەندە تاکو ئێستا نەگەشتن بەو سەعاتێکەوە کۆتایی دێ لە پێشبینەکاندا پێشبینەکان لە تاکو سەعات 11 ئەگەری بەفربارین هەیە لە نێو سنتەری کەرکووک بەڵام وەکو ئێوەش دەیبینن لە دیمەنەکان ئێستا تەنها بارانێکی زۆر زۆر کەم لە نێو سنتەری کەرکووکدا باریوە من سەرکۆمەوێ باسیەوە کە ئەمڕۆ زۆرینەی هاوڵاتیانی کەرکووک لە بەرەبەیانەوە بەخەبەرن دیمەنەکان تۆمارەکەن چاوەڕوانی ئەوە کە بەفر ببارێت لە هەندێک شوێن شڵێوەی کردووە دیمەنەکان بە خێرایی لە سوۆشال میدیایە دیمەنی ئەو شڵێوەیە بڵاو بووە بەشێکی زۆریان وەکو با بڵێن گاڵتە ئامێزیانی دیمەنی کەشوهەوایان تۆمار کردووە کە لە مۆبایلەکانیان پێشبینی بەفرەکات لە واقعیشدا هیچ بەفرێک لە کەرکووک نەباریوە ئەمەش لە سوۆشال میدیای کەرکووک ئەمڕۆ دیمەنێکی بەربڵاوە بۆ وەک باسم کردیانی بەفربارین یەکێکە لەو با بڵێن ڕووداوانی کەوا چەند ساڵجارێک دووبارە بێتەوە بۆیە ئەمڕۆ پرۆشێکی زۆر هەبوو کە هاوڵاتیانی کەرکووک بەیانی چاو بکەنەوە زەوی کەرکووک بەسپی ببینین بەڵام ئەمە ڕووی نەداوە تا باشە کاروان لە ناو سنتەری کەرکووکە ئێستا لە پشت تۆشەوە بینیمان بارانە بارێ شەقامەکان تەڕی پێوە دیارە لە چواردەوری کەرکووکیش هەر بەفر نەباریوە یاخود هەر ئەوێ چاوەڕێکەکەین ئینشەڵڵا با بەفرێکی خێر و خۆشیش لێ ببارێت سەرکۆ بەڵێ لە چواردەوری کەرکووکا بەفرباریوە لە ناحەیە قەرەهەنجیر بەفرباریوە لە ناحەیە شوان بەفرباریوە لە بەشێکی ناوچەی پردێ بە ئامان شێوە بەفرباریوە ینی ئەو ناوچانێکەوە نزیکن لە هەرێمی کوردستان بەڵێ بەفرباریوە لە هەندێک شوێن کەمترە لە هەندێک شوێن زیاترە بەپێی ناوچەکان گۆڕانکاری بەسەرداهاتەوە بەڵام من دوێنێ لەگەڵ کەشەوای کەرکووک قسەم کردوتم پێشبینەکانی ئێوە چییە بۆ بەفربارین ئەنی ئەوان باسییان لەوە کرد کە نەکتەنها کەرکووک بەڵکو سڵاحەدین کە لە خاوەری کەرکووکیشەوەیە پارێزگای سڵاحەدین و بەشێک لە پارێزگای ئەنباریشم بەفرەیەگرێتەوە بەڵام پێچێت کە پێشبینەکان وەکو خۆی نەبێت گۆڕانکاری جارێکی دیکە لە کەشەوای کەرکووک و ناوچەکەیە دروست بوو بێت ینی بۆیە ئەم بەفرا ناوچەکەی نەگرتەوە هەرچەندە ینی بەشێک لە سنتەری بەشێک لە دەوروبەری کەرکووکی گرتوتەوە بەڵام نێو سنتەری شاری کەرکووکی نەگرتوتەوە چاوەڕوانێکی باشیش هەبوو زۆر هەبوو کە ئەمڕۆ دیمەنی یادگاری لە نێو کەرکووکا جارێکی دیکە تۆمار بکرێتەوە بەفر شەقامەکانی کەرکووک سپی بکات بەڵام وەک باسم کرد پێشتر یعنی ئەمە ئەمڕۆ ڕووی نەداوە